شوێکی زانستی بەڕێوە چێت سەبارەت بە زیانەکانی ڤایب وە جگەر ئەلکترۆنیەکان و نێرگەلە و هەموو ئەو دووکەڵانەی جگە لە جگەرە کێشان بەکاردەهێنرێن کە ئێستا بەداخەوە زۆر باوە لە ناو گەنجاندا بەکارهێنانی ڤایپ و جگەرە ئەلکترۆنیەکان. ئەچینە لای هاوکارمان تەرزە وەزانیاری زیاتر وەرەگرین. تەرزە سڵاوت لەبێ. سڵاو لێبێت تەرزە. بەڵێ سڵاو لە ئێوە تاوای بینەرانی خۆشەویستی شاشە جوانەکەی کورسات و پرۆگرامی ڕۆژێکی نوێ بێت ئەم بەیانیشان بەیانێکی پڕ ئارامی و تەندروست باشی بێت بۆ هەموو لایەکتان بەڵێ وکو خۆشان ئاماژەتان پێکرد بێگومان لە ئێستاە کاریگەریەکانی بەکارهێنانی ڤایب و جگەرە و نێرگەلە کێشان بە شێوازێکی گشتی و لە تەمەنە جیاوازەکانیشە ڕووی لە زیادبوون کردووە بۆیە بە خۆشحاڵیەوە لە ڕێگەی وەرکشۆپێکی زانستیەوە لەلایەن پەیمانگەی تەکنیکی و پیشەی ئەزمار بە خۆشحاڵیەوە وەرکشۆپێکی زانستیان ڕێکخستووە بۆ ئەم بابەتە کە هەم دکتۆرە بەڕێزەکان لێرە بابەتەکانیان ئەخەنە ڕوو و لە هەمان کاتە چەند میوانێکی بەڕێز و خوێنکارانی خۆشەویستیش لەم پەیمانگایە کە دەستپێکی کردنەوەی پەیمانگاکەیە ویستوانە وەرکشۆپێکی زانستی لەم بارەیەوە ساس بکەن. جا بۆ ئەوەی کە وردەکاری زیاتر لەسەر ئەم بابەتە بخینە ڕوو پێم خۆشە سەرەتا بچمە لای دکتۆر زانیار ئاغال کە بەڕێزیان پزیشکی پسپۆڕی هێناوی بە خۆشحاڵیەوە لەگەڵمانە ئامادەیە. سپاس بۆ ئامادەبوونی دکتۆرگیان هەربالەوە دەست پێ بکەین دکتۆر زانیار. سپاس بۆ ئێوە. مەبەست و ئامانجی ئێوە چی بوو لە سازکردنی وەرکشۆپێکی زانستی لەم شێوەیە لەگەڵ کۆنتاکتەکەتان یاخود پەیوەندیەکی هەماهەنگیتان لەگەڵ پەیمانگەی تەکنیکی و پیشەی ئەزمار؟ بەخێر بن تەمان بەڕاستی بێڵم بیرۆکەکە و دانانەکەی لەلایەن پەیمانگە بەڕێزەکە خۆیان و دکتۆرە لاڤەوە بووە. من وەکو بەشدار بوو یەکتیایە ئەمێ لایەنە تەنها پزیشکێکی باز نەکەم بەڵکو هەندێک زانیاری با بڵین بەڵگەدار کە بە حەقیقی دەری بخا نەکەر مەترسیەکانی جگەرە کێشان چۆنە بەڵکو چۆن بتوانین گیان نەکەینەوە لە یەکتری لەگەڵ ڤایپ و نێرگەلەوانە بەڵکو هەمویانە سۆ سەرێک بابەت و هەروە بشتوانین چەند ڕێگە چارەیەک دابلین بۆ کەسانێکە وەکو نەخۆش حسابن ئەگەر جگەرە کێش بن و هەندێک کەسیش کە بیەوێ دوور بکەوێتەوە لەم بابەتە لەگەڵ پێشکەشکردنی هەندێشتی تر کە لە ئەچێتە ناو کاریگەرەکانی نیکۆتینەوەلەوە چ تاوەکو ئێستا خەڵکی خۆمان نەیزانی بێ. دکتۆر زانار پێم خۆشە بە پوختی ئاماژە بوو بابەتانە بکەین کە ئێوە بەڕێستان لە وەرکشۆپە زانستێکی ئەمڕۆیە ئەیخەنە ڕوو بۆ میوانانی ئازیز و خوێنکارانی خۆشەویست. سەرەتا باسیەوەکەین کە مادینی کۆتین خۆی چوانە بۆی خەڵک تێبگات لە مادینی کۆتین و تۆباکۆ ئەمانە چوانن اینجا چینە سەر نەخۆشەکان کە دروستی ئەەکەن و تەنها کورتی ناکەنەوە لە نەخۆشی شێر پەنجە و دڵ بەڵکو ژمارێکی زۆری نەخۆشی ترێ منۆکو پزیشک ڕۆژانە ئەیبینم لەوە چە خەڵگەوانی زۆر نەبینی بێت چکە کەمترا یا درکی پێ نەکراوە پاشانە چینە سەرەوەی وڵاتە پێشکەوتەکان چه ڕێگە چارێکیان داناوە بۆ ئەم حاڵەتانە و هەروە لەلای خۆمان چی بکەین چی شتێک هەیە و هەوڵێم یعنی وەکو بەشداربوونێک بێ لەگەڵ ئەوانی کە ئامادەنە و بەڕێزانە تاکو بتوانین چارەسەرە دۆزینەوە. لێرە پرسیارێکێتە پێش دکتۆر زانیار لە ئێستا ئەبینین لە هەرێمی کوردستانە ئەتوانین ناوی بنین ئەمە حاڵەتە یاخود دیاردە بۆتە دیاردە بەکارهێنانی ڤایب و نێرگەلە و جگەرە کێشان؟ وابزانام لە قۆناغی دیاردەوانە دەرچوین مادام لە ڕووی کۆمەڵاتیەوە ژمارێکی زۆری خەڵک بە ئاسایی دانێت بە شتێکی دانێت کە مەترسیداری مباشر نییە بۆ خۆی کاتە لە دیاردەوانە دەرچوین حاڵەتەکە زۆ بەربڵاو بۆتەوە. اینجا بێ ئینشاءڵڵا هەوڵێک بین لە تێگەیاندنی خەڵکەوە لە هۆشارکردنەوەی یەکتری و گوێ لە خەڵکیش بگرین کە جگەرا کێشە و ڤایپە کێشە چکەلەوە چ هەندێ بیرۆکان پێ بێ کە نەتوانن وازی لێ بێنن ئێمە بێ وکولانی تەندروستی جوان لێ بگریم زین بۆ وایە. ئامارەکان چیمان پێڵن لە ئێستا دکتۆرگیان لە ڕووی ئەوەی کە ڕێژەی بەکارهێنانی ڤایب و نێرگەلە و جگەرە کێشان لە تەمەنەکان و بە تایبەتیش لە گەنجانە کە ئێستا ئەبینین بەجی داخەوە لە نێو هۆڵەکانی خوێندنا یاخود لە تەواوی ئەو با بڵێن قۆناغانەی خوێندنا ڕەنگە زیاتر بەکاری بێنن ئەمەش لایەنێکی هۆشیارکردنەوە نابێت بۆ دایکان و باوکان و سەرجەم کۆمەڵگا بەگشتی؟ تاوان ئەو ئامارانی لەلای ئێمە هەیە ئەماری هێشتا بە تاڵی پڕاوپڕنین چکەوەکو پێشتر باسم کرد مەسرفێکی زۆریەوێ تا بتوانی ئاماری حاڵەت و نەخۆشی بکەی لە ناو کۆمەڵگای هەمووی بەڵام ئەو ئامارانی لە جیهانەوە پێمانەگا زۆر مەترسیدارن باسیەوەکەن کە ژمارەکان گەشتوتە نزیکی 1 ملیار کەس لە جیهانە زەرەر بێنێ پێی طبعا لە ناو گەنجانە بۆ بڵاو بێتەوە هەندێکش لە ناو با بڵێن سیمینارەکە باسەکەین لە ناو وەرکشۆپەکەیە بۆچی وایە لە ناو گەنجانە بەڵام ئەگەر کورتی بکەیتەوە یەکەم شت ئەوەیە کە گەنجە سەکات تەندروستە ئەڵێ ئاساییم نیش هاوڕەکانم بەکارێنم بام نیش بەکاری بێنم جابێ ئەم شتانە بە شێوەیەکی چۆنەڵێی حساسی و
ورد مامەڵی لەگەڵا بکرێ هەتاوەکو بتوانێت هەموو کەستێ بگالی و ئینشاءڵڵا دەربیندی. لایەنێکی تر هەیە دکتۆر زۆر کات هەیە تەکنەلۆژیا و بڵاوکردنەوەی زۆرێک لە ڤیدۆکان کە لە ئێستای گەنجان هەمووان مۆبایلیان پێەیە ڕەنگە ئەمەش هۆکارێک بێت کاریگەر بێت لەسەر تەواوی گەنجان بۆ ئەوەی وەکچۆنەڵی هانیان با بۆ بەکارهێنانی ڤەی بوو نێرگەلە. ئێمە خۆمان زین لە هەموو جیهانە قەدەغەیە ڕیکلام بکەیت و با بڵین بڵاوکراوە بکەیت بۆ جگەرەکێشان و مادەکانیان بەڵام وەکو جەناب باسەکە لە ڕێی سۆشال میدیا و هەندێک ڤیدیۆ ئەوانەوە هەندێک دراماش بەداخەوە جگەرەکێشان و ڤەی بۆ ئەمانی هەمووی تایە خەڵکی ژەئی بینیە و اعتقادێکی غەڵەتەیە کە ئەمانە سەلامەتترن تا جگەرە بۆیە بە تاکی دەبێ ئەوانە ئیشی لەسەر کرێ ئەو شتە بە تەنها لە وڵاتی خۆمانانێ لە هەموو جیهانە کەوتونەتە خۆیان تەسەوڕەکەم لە 2024 کۆتایەکی یا سەرەتای 25 هەندێک وڵات وەکو بەریتانیا و فەڕەنساوانە بە تەواوەتی قەدەغی بکەن. کۆتا پرسیار لە بەڕێز دەکەم لەبەرەوەی پاشکەمێکتر وەرکشۆپەکەتان دەست پێ ئەکات ئاماژە بۆ ئەوەکەین هۆشیارەکانی بەڕێستان چێ بێت بە تایبەت من جەخت ئەەکەمەوە بۆ قۆناغی هەرزەکاری و ڕواڵ لەبەر ئەوەی ئەوە تەمەنێکی هەستیارە و ئەبێ بەڕێزیشان ئاماژەتان پێکرد ئەبێت بە وەکو چۆن ئەڵێ بە مامەڵەیەکی زۆر دروستیش مامەڵە لەگەڵ ئەو تەمەنەیە بکرێت لەبەرەوەی زۆر هەستیارە بە بەسیترین شت ڕەنگە تووڕە بێت هەڵچێت هۆشیاری بەڕێستان هەم بۆ تاکەکانی کۆمەڵگە هەم بۆ خێزانە خۆشەویستەکان بۆ خوێندکارانیش. یەکشە زۆ گرنگە لە بیرمان بێ ئەوە من بە تەفسیلی شاڵا باسیەکەم بەڵام یەکشە زۆ گرنگە ئەوەیە یەک دووکەڵ دروستکردن جگەرە بێ ڤەی بێ نەرگەلە بێ هەمووی بکوژن و هەرگیز گەنج بەوە نەڵێ بڵێ قەیچەکە بە ئەم 6 ساڵە بکێشم دوای وازی لێنم هەر ئەوەنە کە ئالوودە بووی بەو حاڵەتە دوای وازێنانن زۆر قورسە بێ هەموو جگەرەیەک و ڤەی پێک و نەرگەلێکیش پەڵەیەکی ڕەش لەسەر لاشت بەجێڵێ لە دوای خۆی لەبەرەوە ئەبێتەوە هەوڵ بێ لە بیدایەتەوە نەکەویتە ئەو داوەوە ئەوانش کە توش بوون و ئالوودە بوون پێی دایمە لە بیریان بێت چارەسەر هەیە لە ڕووی پزیشکی ساشتی زۆر باشەیە کە بتوانێت خەڵک وازی لێبێنێ. ئێستاشە حاڵەتەکانی زۆرێک بەداخەوە لە نێو گەنجانە نەخۆشیە درێژخایەنەکان و جڵدا لە ناو گەنجانیان تەمەنەکانی ترە هۆکارەکەی ئەم بابەتێ بە تەکیتی ئێمە جاران جڵتی دەماخواانە ئەگەر یەک نەخۆشمان لە قاوشە هەبوایە بە پۆل خوێنکارەکانە ڕۆشتین بیبینین ئێستا بەداخەوە خەسخانەکان پڕەنەمەی لاقی بێ زۆربوونی ژماری خەڵکەوە نییە من بە نسبە باسیەکەم و ئەوەش کە بینین لە ناو گەنجانە بەداخەوە زۆر بووە. سپاس بۆ ئێوەش دەستان خۆش بێت. زۆر سپاس بۆ دکتۆر زانیار ئاغال بەڕێزیان پزیشکی پسپۆری هەناوی کۆمەڵێک ڕوونکردنەوەی زۆر تایبەتیە لەسەر تەواوی وەرکشۆپە زانستەکە و ئەو بابەتانەی خستە ڕوو کە تایبەتە بە بەکارهێنانی ڤەی بوو جگەرە و نێرگەلە کێشان و کاریگەریەکانی لەسەر تەواوی تەندروستی مرۆڤ و نەخۆشیە درێژخایەنەکان دەستخۆشی لە یەکەین جا ئێستا ئەچینە لای زۆر بەڕێز دکتۆرە لاڤە ئاراس بەڕێزیان ڕاگری پەیمانگای تەکنیکی و پیشەی ئەزمەر بە خۆشحاڵیەوە بانگشتی لای خۆم یەکەم ئەگەر جەنابی ئەرک بکێشێ سپاس بۆ ئامادەبوونت دکتۆرەگیان سڵاو لێبێتەوەم کاتت باش هەر با لەوە دەست پێ بکەین. پێشتر سەرتا پرسیارم لە دکتۆر کرد مەبەست و ئامانجی ئەوە چی بوو لە سازکردنی تەواوی وەرکشۆپەکە ئەم پرسیارش ئاراسی بەڕێز دەکەم. باشە چاوەکەم بەخێراتنی کەناڵە جوانەکەی کورساتەکەین گەورەتان کردین ئێمە وەک پەیمانگای تەکنیکی و پیشەی ئەزمار کە پەیمانگایکی تەکنیکی و پیشەیە و خوێندن بۆ ماوەی 2 ساڵە تێیدا لە ماوەی ئەم 2 ساڵەیە لە پاڵ خەمخۆریمان بۆ خوێندنە پراکتیکی تیۆریەکان پلانمانە و ئامانجمانە کە لە ڕێگەی مەجموعەیەک ئیڤنت و چالاکی زانستیەوە پەنجە بخینە سەر ئەو کێشانەی کە زۆر دیارە لە کۆمەلگاکەمانە هەر لەم سۆنگەیەوە بە باشمانزانی دەستپێکی کارە زانستیەکانمان بەوە بێت کە یەکێک لە کێشە هەرە دیارەکانی کۆمەلگا بخینە ڕوو کە ئەویش دیاردەی کێشانی ڤەیپ و جگەرە و نێرگەلێ لە نێوان گەنجەکانمانە کە بەداخەوە بەبێ ڕەچاوکردنی ڕەگەز و تەمەن لە زۆربەی ینی ناوەندەکانە ئێمە ئەم حاڵەتە ئەبینین کە خەریکە بێ بە دیاردە و زیاتریش بۆی بە باشمانزانی لە ڕێگەی وەرکشۆپێکی زانستی و بە هاوکاری کاکتۆر زانیار کە پزیشکی پسپۆرە لە بوارەکەیە ئاستی هۆشیاری خوێندکارەکان و گەنجەکانی کۆمەلگاکەمان بەرز بکەینەوە لە ئاست ئەو مەترسیانی کە ڕوبەڕوویانە بێتەوە لە ئەنجامی بەکارهێنانی ئەم بەرهەمانە. ئاماژە بۆ بکەین بەڕێستان کە دەستپێکی کردنەوەی پەیمانگاکەیە ناوبەناو ئەو چالاکیانی کە ئەنجامی ئەیەن سازکردنی وەرکشۆپ یاخۆت سیمینارەکان تایبەت بە ڤەی بوو جگەرە و نێرگە لە کێشان و بە تایبەت لەم قۆناغەشە بۆ خوێندکاران تا چەندێک گرنگە وابەستەیکەن.
بەڵێ سەراحەتەن ئێمە وەکو پەیمانگای تەکنیکی و پیشەی ئەزمار لە پاڵ ئەوەی کە زۆر مەبەستمانە گرنگی بە کواڵیتی خوێندنمان بین بەڵام نامانەوێت لەو خوێندنە تەقلیدیا بمێنینەوە کە ساڵان خوێندکاران تایە ئەژیان بۆیە زۆر بە گرنگی ئەزانین کە خوێندکار لە پاڵ ئەوەی کە وانی تیۆری و پراکتیکی ئەخوێنێ بەشدار بێ لە کۆمەڵێک ئیڤنت و چالاکی زانستیە تاکو بتوانین هەمومان پێکەوانێ ئاستی هۆشیاری کۆمەلگا بەرزکەینەوانێ ئەمەش تەمان بە هاوکاری پزیشکی بەڕێز و کەسانی پسپۆر و لایەنی پەیوەندیدار تایبەت بە یا حکومی خۆشبەختانە هەموو هاوکاری خۆیان دەربڕیوە هەماهەنگیان هەیە لەوەی کە پێکەوە هاوکار بین بۆی کە بەردەوام بین لە پێشکەشکردنی کۆمەڵک چالاک و ئیڤنتی زانستی بە کۆمەلگا و بەردەوامیش ئەبین و تیاشە پەنجە ئەخینە سەر برینەکانی کۆمەلگا یعنی ئێمە نامانەوە تەنها چالاکێکی زانستی ئەنجام بین ئەمانەوە چالاکیەکانمان لە سنووری کێشەکانی کۆمەلگایە بێ هەم بۆ بەرزکردنەوەی ئاستی هۆشیاری تاکەکانمان هەم بۆ پێشکەشکردنی چارەسەرێک بۆ ئەم کێشانە. یەک خاڵیتر پێم باشە ئاماژەی پێ بکەم چۆنە خێزانەکان دایک و باوکتان بانگشتی ئێرە نەکردو بووی لەگەڵ خوێندکارەکانە ئامادە بن و تاوی وەرکشۆپەکە ببینن. ڕاستە ئێمە بانکێشنامەکەمان بۆ تەواوی ئەندامانی ینی خێزانەکانە هەر ئەسڵەن بۆ تەواوی خەڵکە ینی هەموو کەس بووی هەبوو کە بەشداری ئەم وەرکشۆپانە بکە بەڵام وەگوتم تۆزێک کۆمەلگای ئێمە ئیشکردنی ئەوێ لەسەرەوەی کە ئاستی تاکەکان وا لێ بکەین ئەسڵەن بەشداری ئەم ئیڤنتانە بکەن چکە خۆی ئاستی بەشداریکردنی تاکەکانی کۆمەلگاکەمان تۆزێ لە ینی تا ڕادێک نزمە کە بێ بەشدار بێت لە ئیڤنتێکیان چالاکێکی زانستیە. دایک و باوک زۆر گرنگاگەر بتوانن لە چالاکەکانی تراوەکو پێشنیارێ ئیشاڵڵا وای لێ یەکەین دەستان خۆش بێ هیچ پەیامێکی ترما و ئاماژەی پێ بکەین دەستان خۆش بێ بەخێر بێن ئیشاڵڵا ئێمە بەردەوامە بین وەکو پەیمانگای تەکنیکی و پیشەی ئەزمار تاکو زیاتر بتوانین خزمەتی خوێندکارەکانمان پاشان گەنجەکانی کۆمەلگا بکەین. خێربن سەرچاو خێربەستەکانە خۆش بێت سپاس بۆ بەڕێز دکتۆرە لابە ئاراس ڕاگری پەیمانگای تەکنیکی و پیشەی ئەزمار جا کەمی کیماوە وەرکشۆپە زانستیەکە دەست پێ بکات پێم خۆشە یەکێک لە خوێندکارە خۆشەویستەکان وەرگرم پامێکیان وەرگرین لەسەر ئەم بابەتە بەخێراتی سلااو لێبێت لە ئێستاە نەکتەنیا کوڕان وابەستەی بەکارێنانی وێی بوو جگەرە و نێرگە لە کێشان بوون بەڵکو بە جێی داخەوە کچانیش هاتوونەتە نێو ئەم مەدانەوە یاخود ئەم بابەتە زیاتر وابەستەی بوون تا چەندە لە ناو کچانە بەڕێژەیەکی باشەی بینی. من هێرا ئەحمەد خوێندکاری بەشی پەرستاری لە پەیمانگای تەکنیکی پیشەی ئەزمار و خێراهاتنی کەناڵە جوانەکەتانەکەم کە بەباشتان زانی لەم وەرکشۆپەی ئێمە بەشداری بکەن بەڕاستی ڕێژەیەکی زۆر بەرەو هەڵکشانەچێت لە خواردنی وەی بوو نێرگەلە لە نێوان کچان و ئافرەتانیشا کە ئەمەش زیانێکی زۆر بە گەنجان نەگەێنێت. ئەم وەرکشۆپەش کە لەلایەن پەیمانگای بەڕێزمانەوە ئامادەکراوە هیوادارم هەندێک بێت بۆ نەمانی بەکارهێنانی وەی بوو نوێرگەلە و جگەرە کە ئەمەش زیانێکی زۆری لەسەر جەستەی هاوڵاتی هەیە. ئێمە وەکو پەیمانگای پەرستاری پەیمانگای تەکنیکی پیشەی ئەزمار لە بەشی پەرستاری هەنگاوێکی بەرەو پێش ئەنین بۆ لە ناوبردننی ئەم نوێی بوو نێرگەلەیە کە بتوانین کۆتایی پێبیێنین و بنبڕی بکەین لەنەو کۆمەڵگەی کوردیدا. سپاس دەکەم مەمنونم زۆر سپاس بەڕێزی سپاس زۆر سپاس مەڵی خۆشەویستان وەکۆی کە لە زاری میوانەکانمەوە ئاماژەیان بەوە کرد سازکردنی وەرکشۆپێکی زانستی هاوشێوەی ئەم وەرکشۆپە یاخود سازکردنی سیمینار و کۆنفرانسەکان و تایبەت بە بەکارهێنانی وێی بوو نێرگەلە و جگەرە کێشان بە شازێکی گشتی لە نێو هەرێمی کوردستانە ڕێژەکەی ڕوو لە زیادبوونە بە جێی داخەوە کە ئەمە هەم لە نێو کوڕان و هەم کچان و بە تەمەنە جیاوازەکانی شەو بەکارێنن بەڵام لە ناو گەنجانە لە ئێستای بۆتە وەکۆی کە دکتۆر زانیاریش ئاماژەی پێکرد لە دیاردە دەرچووە حاڵەتێکی مەترسیدارە بۆیە گرنگە تاکەکانی کۆمەڵگە زیاتر هۆشیار بکرێنەوە و خێزانەکانیش بە تایبەت بتوانن ئاستی هۆشیاریان زیاتر بێت و ڕێنمێنی کەرێکی گرنگی منداڵەکانیان بن تاوکو بتوانن زیاتر بەکارێنانی وێی بوو جگەرە و نێرگە لە کێشان لیان دوورخەنەوە و ئەویش بە مامەڵەیەکی دروست تاوەکو لە هەڵچوون و شپرزەیەکانیش گەنجان دوورکەونەوە بە ئومێدین ئەم حاڵەتە وردە وردە تەشەنە نەسێنێ بەڵکو ڕوو لەکەم بۆن بچێت و ئێمەش لە هەرێمی کوردستان دوور بین لە نەخۆشیە مەترسیدارەکان و نەخۆشیە درێژخایەنەکان.